دووبارە سڵاوتان لەبێت ئەم کاتتان باش بینەرانی شارپرس ئەم دیمەنانەی لە پشتی منەوە دەبینن هەڵبەت خۆپیشاندانی مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازیە کە لە شاری سلێمانی کاتژمێردەی سەر لە بەیانی دەستیان بەگربوونەوە و ناڕزایەتیەکانیان کرد لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژاوە و ئێستا ڕێڕەوی خۆپیشاندانەکانیان هەڵبەت گۆڕیەوە بەرەو بینایی پارێزگای ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە ئێستا وەک لە دیمەنەکاندا دەبینن خۆپیشاندان و ناڕزایەتیەکانی مامۆستایان نزیک دەبێتەوە لە 4 مانگی تەواو کە لە ساڵی ڕابردووەوە لە سێنزەی نۆی ساڵی 2023 لەگەڵ دەستپێکی ساڵی نوێی خوێندن ئەوان ناڕزایەتیان دەربڕی و زەنگی بایکۆتیان لێدا لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین و قەزای کۆیە هەڵبەت ناڕزایان دەربڕی بەوەی کە چەند داواکاریەکیان هەبووە وەکو دەستەی مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازی بەڵام نەتوانراوە داواکاریەکانیان جێبەجێ بکرێت لەبەرەوە درێژەیان بە خۆپیشاندان و ناڕزایەتیەکانیاندا لەسەر شەقامەکان لە شار و شارۆچکە جیاوازەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین و قەزای کۆیە و ئێستاش خۆپیشاندان و ناڕزایەتیەکانیان بەردەوامی هەیە بێگومان خۆپیشاندانی ئەمڕۆی مامۆستایان درێژەدانە بە خۆپیشاندانەکانی ساڵی ڕابردوویان کە لە مانگینەوە دەستیان پێکرد هەڵبەت ئەمەش لە کاتێکدا دەبێت کە دوێنێ سەبارەت بە جێبەجێکردنی داواکاریەکانی مامۆستایان وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بە پلەبەرزکردنەوەی مامۆستایان و دامەزراندنی بەگرێبەستکردنی ببورن مامۆستایانی وانە بێژی دانەمەزراو بوو کە دەست بەجێ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا وەڵامی وەزارەتی پەروەردەیاندایەوە بەوەی کە ئەوان درێژە بە بایکۆت و ناڕزایەتیەکانیان دەدەن چونکە داواکاریەکانیان بە مەرجدار دەکرێت و ئەمە لەگەڵ داواکاریەکانی مامۆستایانی وانەبێژ و دەستەی مامۆستایانی وانەبێژ و فەرمانبەرانی ناڕازی نەبووە مامۆستای عوسمان لێرەیە چمەلای ئەو قسەی لەگەڵ دەکەم کە بەردەوام لە خۆپیشاندانەکاندا دەبینی مامۆستا جارێکی تر سڵاوت لەبێ کاتت باش خۆپیشاندانی ئەمڕۆتان هەڵبەت لە دوای ڕاگەیاندراوەکەی وەزارەتی پەروەردەوە دێت ئەمڕۆ پەیامتان چییە تانەوێت چی بگێنن بە حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەت وەزارەتی لە ڕاستیان بە پێمان وا بوو یا هیوادار بووین حکوومەت دەرم بەخۆی داچوو بێتەوە و لە دوای وەرزێکی فەوتانی وەرزێکی خوێندن بڕیاری دابێ بۆی بەدەم داخوازیەکانەوە بێت بەڵام ئەو کتابە مامۆستا پێیان وایە کتابێکی ناڕوونی و وەکو پێویست نییە و هەر ئەسڵەن بڕیاری تیان نییە و هەموو پێکڕەوە بە یەک دەنگ ڕەتمان کردەوە و ئەم ڕەتکردنەوەیش بەمانای ئەوە دێکە ئیرادەیەکی بەهێز بۆ ناڕزایی هەیە و بۆ ئەوەیە کە خەباتی مەدەنی بەردەوام بێ چونکە مامۆستایان لە هەمووان زیاتر بە تەنگ پرۆسەی پەروەردەون بەڵام بەڕاستی مامۆستا بەبێ جێبەجێکردنی داخوازیەکان بچێتەوە پرۆسەی پەروەردە خراپەکە و پرۆسەی پەروەردە بە تەواوی ئیفلیج ئەبێت چونکە ئەو مامۆستایەکی تێکشکاو ناتوانێت ڕۆڵی مامۆستایەکی سەرکەوتوو بگێڕێ لە خوێندنگەکانە لەبەرەوە تەمەناکەین لەم ساڵدا مامۆستایان بەدڵی شکاوە نەچنەوە هۆڵەکانی خوێندن و حکوومەتەکان بە خۆیان نابچنەوە و بێن بەدەم خەڵکەوە و دان بەکەم تەرخەمی خۆیان نابڵێن. لە ماوەکانی ڕابردوودا هەروەکو خۆتان نوێنەرەکانتان لە سەردانی سەرۆکوەزیرانی عێراقیان کردبوو گەیاندنی داواکاریەکانتان بە ئەوان وەڵامی ئەوان بۆ ئێوە چی بۆ گەیشتۆتە کوێ؟ لە ڕاستی ئەمە یەک ئاراستەی هەمویان چه ئەوانەیە کە لە بەغدا ئیشەکەن پەیامەکانیان گەیاندۆتە حکوومەتی عێراقی سوودانی و چه ئەوانەی لێرە پەیامەکانیان گەیاندۆتە حکوومەتی هەرێمی کوردستان و ئێستا هیچ پاساوێک نەماوە بۆی بڵێ ئێمە بە فەرمی داواخوازیمان پێ نەگەشتووە داخوازیەکان ڕوونن پێنجن و تەمەناکەن بەدەمیەوە بێن بۆ ئەوەی دۆخەکە لەوە خراپتر نەبێ. بڵێ بینەرانی شارپرس خۆپیشاندان و ناڕزایەتی مامۆستایان بە وچنەوەی دروشمە ناڕزایەتیەکان بەردەوامی هەیە Amar
دیارە مامۆستا ئەحمەد لێرە بەردەوامی هەیە بەردەوامە لەگەڵ مامۆستایان مامۆستا سڵاو دەبێم کاتت باش دۆخی زانکۆی سلێمانی ئێستا چۆنەکە بەڕێستان نوێنەری مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازین و ئەمڕۆ هاوشانی مامۆستایانی وانەبێژ و دامەزرا و فەرمانبەران ڕژانەوە سەر شەقامەکان پێیانتان چییە؟ پێمانەوەیە کە زانکۆ بەم واقعی ئێستاوە کە خوێندن تایە بەردەوامە ئەتوانم ناوی لێ بنێم بایکۆتی معریفی چونکە ئەگەر ئێمە زانکۆمان هەبوایە ئەم خەڵکە لەسەر شەقام نابوون بۆیە پەیامم بۆ مامۆسایانی هاوڕێ بۆ فەرمانبەران بۆ خوێندکاران ئەوەیە کە بێنە ڕیزی مامۆسایانی پەروەردەوە و هەڵگری لەگەڵ ئەوانە هەڵگری مەشخەڵی گۆڕانکاری بن. بەڕێی ئێوە بەردەوام ساڵانە لەناو زانکۆکاندا بە تایبەتی زانکۆی سلێمانی کە لەگەڵ دەستپێکی کردنەوەی دەوام ناڕەزایەتی دەردەبڕن دەڕژێنە سەر شەقامەکان داواکاریان هەیە بۆچی ئەم کێشانە بەردەوام لە زانکۆکاندا هەیە لە کەرتی پەروەردە و خوێندنی باڵادا ئەم کێشانەی وەڵامتان نادرێتەوە؟ لەبەرەوەی ئەم دەسەڵاتە بەپێی سەرچاوە زانستیەکان بە دەسەڵاتی تاڵانکار پۆلێن کراوە دەسەڵاتی تاڵانکاریش هیچ کاتێ لە بەرژەوەندی گشتی هاوڵاتیان ئیش ناکە بەڵکو تەنها خەمیان دەوڵەمەندکردنی خۆیان و ئەو تۆڕە بەرژەوەندیانەیە کە پێیانەوە گرێدراوە. زۆر باشە مامۆستا سپاس بۆ قسەکانت. بەڵێ بینەرانی شار پرێس دیارە خۆپیشاندانی مامۆستایان لە بەردەم بەڕێبەرایەتی پەروەردەی ڕۆژاوا بەرەو ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەردەوامی هەیە و بە وتنەوەی دروشمەنە ڕەزایەتیەکان وەک خۆتان لە دیمەنەکاندا دەیبینن کە جگە دەمەوێت ئاماژە بۆ بکەم جگە لە مامۆستایانی دامەزرا و مامۆستایانی وانەبێژ فەرمانبەران مامۆستایان لە زانکۆی سلێمانی بەشێکی تر لە فەرمانبەران لە فەرمانگە جیاوازەکان و خانەنشینانیش بگرە لەگەڵیدا موچەخۆرانیش بە هەمان شێوە دەنگیان خستۆتە پاڵدەنگی مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی کە هاتوونەتە سەر شەقامەکان بەیەکەوە داوای مافەکانیان دەکەن بە وتەی ئەوان کە من قسم لەگەڵکردن باز لەوە دەکەن جگە لە پشگیریکردنی داوای مامۆستایان ئەوانیش وەکو موچەخۆرێک یەکو هاوڵاتیەکی ئەم وڵاتە بێبەشن لە خزمەت گوزارە سەرەتاییەکانیان موچەکانیان کە شایستەدارایەکان و مافە سەرەتاییەکانی خۆیانە لە کاتی خۆیدا وەری ناگرن ئەمە ناڕەزایەتی و یاخود داواکاری هاوبەشی بەشێک لە فەرمانبەران لە فەرمانگە جیاوازەکان موچەخۆرانە لەگەڵ دەستەی مامۆستایانی ناڕازی و فەرمانبەرانی ناڕازی کەمڕۆ لەسەر شەقامەکان وەکو خۆیان دەڵێن کێشە و گیر و گرفتەکانیان هەمووانی بەیەکەوە لەسەر شەقام کۆ کردوێتەوە و داوای مافە ڕەواکانی خۆیان دەکەن.